کوردی بێدەوڵەت لە بەرامبەر 22 دەوڵەتی عەرەبیدا چی دەکات؟ کورد لە کوێی نەخشەی نوێی سووریادایە. لە یەک شەودا و لە ناکاو ئاگرە 13 ساڵەکەی سووریا بە شارەسەدی سووتاند و حکوومەتەکەی ڕووخاند. هەر خێرا هێزەکانی تەحریر شام گەیشتنە ناو دیمەشقی پایتەخت و دەسەڵاتی سووریایان زەوت کرد. ئەبوو محەممەد جۆلانی یان هەمان ئەحمەد شارع سەرۆکی دەستەی تەحریر شام خێرا دەرکەوت و خۆی با نوێنەر و بەرپرسی سووریای نوێ ناساند. لەم کەین و بەینەدا تورکیا کە بەردەوام خەون و ئامانجی خۆی هەبووە و دەستوەردانی تەواوی لە کاروباری سووریادا دەکرد، خێرا خۆی وەکو دۆستی تەحریر شام نیشانجا و باوەشی دۆستانەی بۆ هێزە کردەوە. دوای تێپەڕینی ماوەیەکیش دەسەڵاتی نوێی سووریا بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی مافی نەتەوە و کەماینەکان لە وڵاتەدا لە بەرچاو بگرێت دەستی بە چالاکیەکانی کرد. جیا لە دروزەکان و عەلەویەکان کە وەکو کەماین لە وڵاتەدا هەن ڕەحمی بە کوردیش وەکو نەتەوەیەکی جیا لە عەرەب نەکرد و خۆی بەسەر وڵاتەکەدا سەپاند. دەسەڵاتی نوێی سووریا تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێت، دانی بە مافی کورد لە سووریادا نەناوە و بگرە ڕێگەشی لە هێرشی گروپ و میلیشیاکانی سەر بە تورکیا نەگرتووە کە هێرش نەکەنە سەر ڕۆژاوای کوردستان کە لە ڕاستیدا بە بەشێک لە خاکی سووریا دێتە ئەژمار. با لێرەدا بچینە ناو ڕاستی بابەتەکەوە. کورد لەم دۆخەدا چی دەکات؟ ئایا لە نەخشەی نوێی سووریادا وەکو هەرێمێک جێگای دەبێتەوە؟ ئایا دەسەڵاتی نوێی سووریا وەک نەتەوەیەکدان بە کورد دادەنێت؟ هەر بەڕاستی حکوومەتی تەحریر شام کوردی بۆ گرنگە؟ ئەمانە و سەدان پرسیاری دیکەش هەن کە ئەگەر خوێندنەوەیەکی کورد بەڵام ڕاستبینانەیان بۆ بکەین لەوانەیە بە چەندین ئەنجامی جۆرە و جۆر بکەین. لە ئێستادا کە دەسەڵاتی نوێی تەحریر شام لە سووریا هاتووەتە سەرکار، کورد یان باشترە بڵین هەسەدا داوای حکوومەتێکی فیدراڵی دەکات کە مافەکانی کورد لە بەرچاو بگیردرێت، بە ئامانج و ویستەکانی بگات، بتوانێت خۆی ئیدارە بکات و لانیکەمی بچێتە ناو پرسە هەرێمی دەوڵەتی و نێودەوڵەتیەکانەوە. ئەمە داواکاریەکانی کوردە. ئەی وەڵامی ئەحمەد شەرع و حکوومەتەکەی چی دەبێت لە بەرامبەردا؟ ئێمەی کورد هەمیشە باسمان لەوە کردووە کە ئەزمون و ڕابردووی سیاسیمان هەیە، بە تایبەت لە باشووری کوردستاندا کە لە ئێستادا دەسەڵاتێکی هەرێمی بەدەستەوەیە. هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان کە چەندین ساڵە بۆ وەدەستێنانی مافەکانی خەبات دەکات و لە ساڵی 1979 داوای فیدراڵی دەکات. هەمومان توانە و قوربانیدانەکەی هەموو بەشەکانی کوردستان دەزانین، بەڵام پێویستە و ڕاستیە لە بەرچاو بگرین کە کورد بەسەر هەموو توانە و ئەزمونەکانیشیەوە هێشتا ئەکتەرێکی نادەوڵەتیە، هێشتا حکوومەتێکی تەواو نییە و ناتوانێت وەکو دەوڵەتێک لە ناو دەوڵەتانی جیهاندا ڕۆڵی هەبێت. لە بەرامبەردا سووریا خەریکە دەوڵەتێکی نوێدا دەمەسرێنێت. تورکیا بەردەوامە لە پشتیوانیکردنی کە دوژمنی سەرسەختی کوردە. جالەوەش 22 دەوڵەتی عەرەبی ناوچەکە خەریکە سووریا دەکێشنەوە ناو بازنەی وڵاتانی عەرەبیەوە و یەکێتی ئەوروپاش وردە سزاکانی سەر سووریا هەڵدەگرێت. رووسیا خەریکە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتە نوێەکەی سووریادا دەست پێ دەکاتەوە و هەموو وڵاتانەش داواکاریەکی بەرچاویان لە ئەحمەد شەرع هەیە. ئەویش پاراستنی یەکڕێزی سووریایە کە بەمانەی دەوڵەتێکی سەربەخۆ و نافیدراڵی دێت، نەک حکوومەتێکی فیدراڵی. زیاتر لە هەمووانیش تورکیا هاندەری شەرعە کە ڕێگانەدا دەسەڵاتێکی فیدراڵی بۆ کورد لە سووریادا جێگیر ببێت. کۆی ئەم بابەتانە بۆمان دەردەخات کە داواکاریەکەی کورد لە سووریا دەیان لەمپەری لە پێشەوە. پێویستە پلان و بەرنامەیەکی تۆکمە و بەهێز بۆ داهاتووی ڕۆژاوای کوردستان دابنرێت کە یان خۆ بەڕێوەبەریەک بەدەست بهێنێت یاخود لە دەسەڵاتی نوێی سووریادا بەشدار بێت. ئەوەشمان لەبیر نەچێت کە ڕاستە لە ئێستادا ئیسرائیل بەشێک لە خاکی سووریای داگیر کردووە، بەڵام لە چەندین لایەنەوە سەرقاڵی شەڕە و زیاتر لە توانای خۆی کێشە و گرفتی هەیە. ئەمریکاش کە وەکو دڵخۆشیەک بۆ کورد دەبینرێت هێشتا دیار نییە سەرۆکە نوێیەکەی چ خەون و بەرنامەیەکی هەیە. ئەمەش لە کاتێکدایە کە ئەگەری هەیە هێزەکانیشی لە سووریا بکشێنێتەوە.